بەڵێ بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە شاری ڕانیەکەم هەڵبەت لە ماوەی ڕابردوودا حکوومەت هەرێمی کوردستان بە دیاریکراوی وەزارەتی تەندروستی هەرێم گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیایەک ئیمزا کردووە بۆ ئەوەی تاقیگەی نەخۆشخانە حکوومیەکان بدرێ بە کارتی تایبەت. ئەمەش کاردانەوەی جیاوازی لێکەوتۆتەوە بە تایبەت هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە ڕەنگە ئەم گرێبەستە کە پێ دەچێت بۆ ماوەی 10 ساڵ بێت و لە ئایندێکی نزیکا بکرێتە بواری جێبەجێکردنەوە نرخی تاقیگەکان بە شێوەیەکی بەرچاو بەرزکاتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتۆ ئاماژەم پێ بە سوپاسەوە بەڕێز ئیسماعیل حەمە سەرۆکی سەندیکای بایۆلۆجی کوردستانم لە ڕانیە لەگەڵدایە. کاک ئیسماعیل بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سەرەتا لەوە با دەست پێ بکەین ناوەڕۆشی ئەم گرێبەستە چێگە بۆمان ڕوون بکەیتەوە. بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینێرانی کەناڵە بەڕێزەکەتان، هیوای تەندروستی باش بۆ هاوڵاتیان و بۆ سەرجەم بینێران دەخوازم. سپاس بۆ تۆ. دیارە ئەم گرێبەستێکە وەزارەتی تەندروستی بە شێوەیەک دایبەزاندووە وەکو خزمەتگوزاری تاقیکە، ینی پێشکەشکردنی خزمەتگوزاری تاقیکە کە لە بەرامبەردا کۆمپانیایەک هەڵدەستێ بە دابینکردنی تەواوی پێداویستی سەرجەم پێداویستیەکانی تاقیەکانی کەرتی حکومی و لە بەرامبەردا بۆ هەر تێستێک ئاماژە بە نرخێک کراوە کە ئەو نرخەوە بگیرێتەوە لە بەرامبەر ئەو تێستەدا. بەڵێ کاک ئیسماعیل، لایەنە خراپەکانی ئەم گرێبەستە چێ بە بۆ چوونی تۆ ئەگەر بۆمان باس بکەیت؟ بەڵێ لایەنە خراپەکانی وەڵی گرێبەستێکی ناڕوونە و وەکو لێکدانەوەی تەواوی ئەو کەسانێک کە پسپۆڕن لە بواری تاقیگە، هەم سەندیکایەکان هەم ئەو کەسانەی کە کاروباری تاقیگان بەڕێوە دەبن، دیارە قۆرەخارێکی زۆری تێدایە ناوەرۆکی گرێبەستەکە و هەروە کۆمەڵی خاڵی تێدایە ئەو خاڵانە کە حەقی هەڵوەستە لەسەرکردنی هەیە و تەواوی پرۆتۆکۆڵ و دانانی تێستەکان نرخەکەیان گەلێک زۆرە بۆ بە هەدەردانێکی گەورە دروست دەبێت لە سامانی گشتی لە داهاتی گشتی. دیارە ئەو گرێبەستە بە شێوەیەک دانراوە کە هەر کەسێک داخڵی سیستەمی ناو نەخۆشخانە و تاقیەکانی نەخۆشخانەکانی کەرتی حکومی ببێ ناوەکەی تۆمار دەکرێت و کە ناوەکەی تۆمارکرا لەسەر ناوی ئەو کەسە چەند تێستی بۆ نووسراوە بە شێوەیە کە کڵێشەیەک دابەزیوە و ئێمە نوسخەیەکمان پێشکەش بە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن کردو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە بەرامبەر تێستەکەدا بڕێک پارە دیاری کراوە. بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و ورتر قسەی لەسەر بکەین، پێشتر هەر بەڕێوەبەرایەتیەک لە لای خۆیەوە لیژنەی کڕین و هەڵسەنگاندن و لیژنەی بەدواداچوون و لیژنەی کڕینی ئامێر و پێداویستی تاقیگەیی هەبووە کە بە شێوەی تەندەریان بە شێوەی گرێبەست لەگەڵ کۆمپانیاکان ڕێککەوتووە. لە پێشووتردا ئەو عەقد و ئەو گرێبەستانەی بەڕێوەبەرایەتیەکان کردویانە نرخەکانیان زۆر جیاوازترە لەو نرخانەی ئێستا. بەڵێ بە نمونە تۆ شیکاریەک وەردەگری 5 سنت زیاد بووە لە ئەو داهاتە، ینی ئەو کولفەیە لەسەر حکومەت زۆر دەکەوێت و لەسەر بەڕێوەبەرایەتیەکانیش زۆر دەکەوێت. بەپێی ئەو تەخمینانەی کە کراوە ساڵانە وەزارەتی تەندروستی 17 ملیار دیناری هەبووە بۆ سەرجەم تاقیەکانی هەرێمی کوردستان، لە ئێستادا ئەو نرخە بەرز دەبێتەوە بۆ 170 ملیار دینار. بەڵێ بەڕێز ئیسماعیل حەمە، پێدوانیە گرێبەستێک بۆ ماوەی 10 ساڵ بێت کە هەڵبەت 10 ساڵ زۆرە، ئەمە کاریگەری خراپێ بێ بۆ سەر ئەم کەرتە هەستیار و گرنگە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بەدڵنیاییەوە گرێبەستێکە بۆ 10 ساڵە 10 ساڵ ینی تۆ دێ کەرتی تایبەت تەواوی تاقیەکان پێشکەشی کۆمپانیایەک دەکەی و ئەو گرێبەستەیەکێک لە شتەکانیەوەیە کە خەڵک تەحەفوزی لەسەر هەیەەوە ئەو کەسانێک کە بەدواداچوون بۆ کاروباری تاقیەکان دەکەن کە وەزارەتی تەندروستی دەیتوانی بانگەوازێک بکە سەرجەم کۆمپانیاکانی بواری تاقیەکان کۆبکاتەوە بە شێوەیە کە ینی وەکو کەمگریەکی تێدا بە بەهات بە لەو نرخی کە پێشووتر گرێبەستی پێدەکرا کەمتریش کۆمپانیاکان تەقدیمیان کردبە و بە چەند کۆمپانیایە بیانتوانی بە بەڕێوەی بەرن. بەڵام لە هەمان کاتیشدا کە ئێستا ئێمە وەکو تاقیەکان گرفتمان نییە بۆ کێشەمانیەوە زۆر بە ئامێری تاقیەکان ئامێری زۆر پێشکەوت و زۆر باشن و پشکنینی زۆر باش دەکرێت. بەڵێ کەواتە کاک ئیسماعیل من پرسیارێکم بۆ دروست بۆ وەک سەرۆکی سەندیکای بایۆلۆجی کوردستان، زەرورەتی ئەم گرێبەستە لە ئێستا لە چیایە؟ بۆچی ئەم گرێبەستە لە ئێستا کراوە؟
طبعا هەر پرۆژەیەک یان هەر گرێبەستێک کە حکوومەت دەیکا دەبێت حجەیەکی هەبێ دەبێت شتێک هەبێت لە پشتەوە. بەڕێز وەزیری تەندروستی من سەیری بەرنمەکەیم کرد کە ئاماژە بەوە دەکات بۆ ئەوەیە مەسەرەن بە سیستەمکردنی تەواوی تاقیەکان و پێشکەشکردنی خزمەت گوزاری باشتر. ئێمەش هەمومان لەگەڵەوەین خزمەت گوزاری باش پێشکەش بە هاوڵاتیان بکرێ، ناوەندی تەندروستی بە سیستەم بکرێ، هەموو ئەو گرفتانەی لە تەندروستی هەند چارەسەر بکرێن، بەس بە شێوەیەک نا زەربە لە داهاتی گشتی بدا، ینی زەرە لە داهاتی گشتی بدا، بە شێوەیەک بێ هەم بگونجێ لەگەڵ داهاتی گشتی هەم لەگەڵ هاوڵاتیانیش بگونجێ. لە ئێستادا ئەو پرۆژەی کە ئەوان پێشکەشیان کردووە وەکو لایانی نەخۆش ئەمانە ڕسومات و ئەو پارەی لێوەردەگیرێت کە پێشتر لە نەخۆشخانەکان لی وەرگیراوە، بەڵام لەسەر وەکو ئاماژەم پێدا لەسەر ناوی کەسەکە چەند هێند پارە دەخرێتە سەر حسابی کۆمپانیایەکە. بەڵێ کاک ئیسماعیل وەکو سندیکای بایۆلۆجی کوردستان هیچ ڕوونکردنەوەیەکتان داوە لەو بارەوە یاخود بەنیازن ڕاگەێنرا و ڕوونکردنەوە لە ڕۆژانی داهاتوە بڵاوکەنەوە؟ بەڵێ ئێمە وەکو سندیکای بایۆلۆجی سندیکایەکی پەیوەندیدارین بە بواری تاقیەکان لەگەڵ وەزارەتی تەندروستی کار دەکەین و زۆربەی ئەندامەکانمان لە ناو تاقیەکانی کەرتی تەندروستیدایە، بۆ ئێمە یەکەم لایەن بووین بە خۆشحاڵیەوە یەکەم لایەن بووین کە هەڵوەستەمان هەبووە لەسەر ئەو بابەتە و وتەمان هەبووە قسەمان کردووە، کۆنگری ڕۆژنامەنووسیمان کردووە. ئێمە هەستاوین بەوەی کە لەگەڵ کۆمەڵێک لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی عێراق کۆبوونەوەمان کردووە، دانیشتنمان کردووە کاک دکتۆر بڕیار بە سوپاسەوە وەکو ئەندامێکی لیژنەی تەندروستی لەگەڵی دانیشتوون و شەڕۆبەی ئەو بابەتە کراوە و ئەو بابەتە ناوەرۆکەکەی پڕیەتی لە ناحەقی و غەدر لە داهاتی گشتی، بۆیە ئێمە ئەوانی شاتونە سەرخەت و لە ڕۆژانی پێشووتردا ئێمە لە ڕاگەیانەکان بڵاوکراوی تایبەتمان هەبووە و پەیامی خۆمان گەیاندووە وەکو سەندیکا و بەردەوامیش دەبین وەکو سەندیکای بایۆلۆجی کوردستان لە بەرامبەر ئەو ناعەدالەتی کە دەکرێت لەو گرێبەستەدا هەتا وەکو ئاخیر پۆینت لەگەڵی دەڕۆین ئێمە. باشە کاک ئیسماعیل ئەگەر ئەم گرێبەستە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە هەموو پشکنینە تەندروستیەکان لە نەخۆشخانە حکومیەکان ئەنجامەدرێت؟ خۆی ئەگەر بچێتە بواری نەکچێتە بواری جێبەجێکردنەوە ئێستا بەپێی فەرمانێکی ئەنجومەنی وەزیران گرێبەستەکە پەسەند کراوە فەرمانێکی کارگێڕی لە وەزارەتی تەندروستی دەرچووە، ئاڕاستەی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان کراوە. ئێستا بەپێی یاسا تۆ کە بەپێی یاسا مامەڵێ لەگەڵ ئەو بابەتە بکەی وەزارەتی تەندروستی و هیچ بەڕێوەبەرایەتیەک دەسەڵاتی ئەوەی نەماوە گرێبەست و تەندەر بکا بۆ تاقیگەکان، یعنی هەر کەسێک گرێبەست و تەندەر بکە بەپێی ئەو یاسایە کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە پارە بۆ کۆمپانیایەکە خەرج ناکرێتەوە. یعنی ئێستا دەبێت لە ساڵی تازەوە ئەو پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەو هێواش هێواش کەوتونە سەر تەجروبەکردن لە نەخۆشخانەی ڕزگاری و تاقیگەی ناوەندی هەولێر، یعنی هەندێک شوێن دیاری کراوە کە هێواش هێواش پرۆژەکە جێبەجێ بکرێت. بەڵێ کاک ئیسماعیل باسیەوە کرد کە هێواش هێواش پێویستە پرۆژەکە جێبەجێ بکرێت. پرسیارەکەم ئەوەیە ئەم جێبەجێکردنی ئەم پرۆژەیە یاخود جێبەجێکردنی ئەم گرێبەستە دەرگا ناکاتەوە بۆ ئەوەی کەرتی تەندروستی بە ئەهلی بکرێت، ئەمە کارەساتی لێ ناکەوێتەوە لە داهاتوودا؟ بەڵێ دیارە ئێمە لە بەرنمەکانی پێشووتریشدا ئاماژەمان پێداوە کە کەرتی تەندروستی بەڕاستی وەکو جەستەیەکی مردووی لێ هاتووە، ینی مامەڵەکردن لەگەڵ جەستەیەکی مردوو هەر ڕۆژە و برینێکی کەشی بۆ زیاد دەکەن بە شێوەیەکی کە مەسەلەن ئەو جەستەیە دەتوێننەوە. بۆیە ئێمە پێویستە لەسەر حکوومەت و لەسەر ئەو کەسانەی کە کار لە سێکتەری تەندروستیدا دەکەن هەوڵدەن ئەو جەستەیە زیندووکەنەوە و کەرتەکە بگۆڕن بۆ کەرتەیەکی پڕ خزمەت گوزار لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیان. ئێمە هەمومان گلەیمان هەیە بڕۆ لە ناو بازارەکان لە ناو نۆرینگە و لە ناو کلینکە ڕاوێژکاریەکان پرسیار بکە لە خەڵک و هەموو ئەو کەسانە ینی کۆمەڵە خەڵک لە وڵاتی ئێمەدا مەعاناتی هەیە بەدەست نەخۆشی خراپەوە دەناڵێنێ. بۆیە ئێمە هیواخواز بووین پرۆژەیەک هەبوایە پرۆژەیەکی نیشتیمانی زۆر جوان بایە کە خزمەتی خەڵک و هاوڵاتیان و نەخۆشی کردبایە خزمەت، یعنی پرۆژەیەک بایە ئەو پارە بە شێوەیەک سەرفکرابایە
مانتوانی بە کەرتی تایبەت و کەرتی گشتی لێک زیاب بکەینەوە خەڵک لەو نەهامەتی ڕزگار بێکە ڕۆژانە بەدەستیەوە دەناڵێنێ لە کەرتی تەندروستی بە هاتبین بابەتی دەرمانمان چارەسەر کردبایە کە ئەوە ئێستا تاقیگەکانە هێواش شێواش بابەتی دەرمانی بەسەردادێ بابەتی پێداویستەکانی شێرپەنجەی بەسەردادێ یعنی هەموو ئەو شتانە دەکرێن بەگرێ بە زۆر پێشتر گرێبەستی تریش ئەنجام درراوە وەزارەتی تەندروستی کۆمەڵێک پرۆژەی پێشکەش کردووە بۆ جوۆنی وەزیران. بەڵێ بەڕێز ئیسماعیل حەمە چی بکرێت بۆی نرخ لەسەر هاوڵاتی بەرز نەکرێتەوە مەبەستم ئەوەی وەکو سەندیکا هیچ پرۆژەیەک هیچ پێشنیارێکتان هەیە لەو بارەیەوە؟ بەڵێ ئێمە داوایەکمان ئاڕاستەی ئەندامانی پەرلەمان و لە بەیاننامەکەی خۆماندا و لە وتەکانی خۆماندا پامێکمان ئاراستەی سەرجەم لایەنەکان کردووە ئاراستەی سەرجەم ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کردووە ئاراستەی حکوومەت کردووە ئاراستەی هەموو خەڵکی دڵسۆز کردووە لەم وڵاتەدا کە بێن بە دوواداچوونێک لەسەر ئەو گرێ بەستە بکەن یعنی ناکرێ تۆ بێی بڕیارێک بدەی لە بەرژەوەندی هەموو خەڵک بەڵام لیژنەیەکی زانستی بەهێزت نەبێت کە هەڵسەنگاندنی بۆ بکە لیژنەیەک نەبێ بە ویژدانەوە بڕیار لەسەر نرخاندنی ئەو بابەتە بدە ئێمە وەکو پێشووتر هەموو سندیکایەکانی ناوەندی تەندروستی و ئەوانەی کە پەیوەندیدارن بە تاقیگەکانەوە ئێمە بەشدارمی ساڵانە لە نرخاندن و شەڕمان لەسەر هاوڵاتیان کردووە و بەردەوامیش دەبین و لە ڕیزی پێشەوەی هاوڵاتیاندا دەمێنەوە ئێمە وەکو سندیکایەکەی خۆمان یەکەم خاڵی ئێمە پاراستنی مافی نەخۆشە ئەو زیادێتە سەر کارە پیشەیەکی خۆمان. بەڵێ کەواتە کاک ئیسماعیل بۆ پاراستنی مافی نەخۆش هیچ هەماهەنگێکتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی تر وەک بەڕێستان باسان کرد وەکو سەندیکای تەندروستی یان لایەنە پەیوەندیدارەکانی تر بۆ ئەوەی پرۆژەیەک لە داهاتوودا پێشکەشی پەرلەمانی کوردستان بکەن کە ئەم قورساییە زیاتر نەکەوێتە سەر هاوڵاتی هیچ شتێکەکەی لەو بارەوە؟ بەڵێ ئێمە لە ڕۆژانی ڕابردوودا دانیشتنمان کردووە و سەرجەم سندیکایەکانی ناوەندی تەندروستی کۆبووینەوە و یاداشتێکمان نووسیوە کە کۆی گرێبەستەکەش پێکهاتووە لە 65 بەند پێکهاتووە نزیکەی 17 بەندمان هەڵبژاردووە کە ئەو 17 بەندە بە پێی یاسا ڕێگە پێدراونیە و دەتوانن پەرلەمانتارە بەڕێزەکان تانی لێ بگرن و بەپێی بڕیارێکی دادگا دەبێت ئەو بابەتە ڕابگیرێت و هەڵبوەشێتەوە. بەڵێ کەواتە کاک ئیسماعیل چی بکرێت بۆ ئەوەی ئێمەش هاوشێوەی وڵاتانی بە ئەزمون پەرە بە کەرتی تەندروستی بدەین کە هەڵبەت ئەمە سێکتەرێکی گرنگە و پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە پرسیارەکەمەوە ئێمە تا چەند توانیمانە سوود لە ئەزمموی وڵاتان وەربگرین لەو بارەوە؟ پێشووتر ئێمە لە ڕووی ئامێر و پێشکەوتنە جیهانیەکانەوە بەڕاستی ئێمە باشین ینی لە حاڵەتێکی باش داین ناکرێ ئێمە خۆمان بە خراپ بزانین لە حاڵەتێکی باش داین بە حکمیەوەی ئێستا لە هەموو عالەمدا مەسایری گواستنەوەی زانیاری و تەتویر زۆر سەریع بووە بۆیە زوو دەگا بە هەموو کەسێک ئێمە سوپاس بۆ خی گەورە هەم کادیرەکانمان لە ناوەندی تەندروستی هەم ستافی تەندروستی لە بارودۆخێکی زۆری باشی زانستیدان ئێمە ئێستا زۆربەی نەخۆشخانەکانمان ئامێری زۆر باشی لێیە و گرفتمان نییە دەکرێت ئێمە بەڵام بەو بڕەپارەیە کە دانراوە بۆ ئەو گرێبەستە کە بە هەدەردانێکی زۆری تێدایە چەند ملیارێکی کەم تێنابایە توانی بات پەرەی زیاتر بە تاقیەکان بدەی پەرەی زیاتر بە پێشکەوتنی تێستەکان بدەی هەروەها بتوانی کادرەکانی خۆت لە ڕووی زانستیەوە بنێری بە وڵاتانی پێشکەوتو و هەموو ئەو سیستەمانێک کە لەوێ هەیە بیهێنیەوە لێرانە پیادەی بکەی بۆ هاوڵاتیانی خۆت یعنی بە چەند ملیارێکی کەم دەتوانین تاقیەکان ببێ قۆناغێکی زۆر زۆر باشتر و ئەو ئامێر و پێداویستیانێک کە هەشە ئێستا ئامێری زۆر باشن و نرخاندنی زۆر باشیان هەیە بنمونە من شتێکت بۆ باسکەم من لە کۆی تەندەرەکە لە کۆی ئەو گرێبەستەی کە کراوە لە نرخاندنەکە دەشیکاریم جیا کردوێتەوە کە شیکاری سەرەتایی ڕۆژانەی هاوڵاتیانە بۆ نمونە ئەوانەی کە مثلەن کۆمپلیت بڵەد کاونت ڕێژەی خوێن و خەستی خوێن و ئیلتیهاب لەگەڵ سێ شیکاری ڤایرۆسات لەگەڵ فەحسێکی چەوری و فەحسێکی شەکری سێمانگە کەەوە بە بەردەوام یانی شتێکی ڕۆژانەی هاوڵاتیانە هاوڵاتی دیکە پێشووتر بە باشترین کواڵیتی لە
پارەکە و تێچوەکەی لەسەر حکوومەت 16,600 دینار دەکەوێت بەڵێ. بەو گرێبەستە کۆنەی کە هەیە باشە بەڵام بە گرێبەستی تازە دەبێت بە 7,000 دینار بەڵێ باشە بەڵێ یعنی تۆ حساب کە جیاوازێکی زۆر هەیە لە نرخەکەدا یعنی هەر کەسێک پێ بنێتە ناو نەخۆشخانەیەکەوە لە تاقیگەیەکی نەخۆشخانە ئیشی هەبێ ئۆتۆماتیکی نزیکی 50 بۆ 6 بۆ 7,000 دەڕوا بۆ کۆمپانیایەک بەڵێ بەڕێز ئیسماعیل حەما سەرۆکی سندیکای بایۆلۆجی کوردستان سوپاس ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بن